سڵاو ڕێز خۆشەویستیم بینەران و بیسەران ئەمڕۆ من دەبمە ئێوە دەزانم زەبەتان هەستان لێیە پیسێک بیڵ بکەن دروست بکەن بەتایبەتی لە بۆ بواری ستریمینگە گەیمینگە مۆنتاژە هەر بابەتێک حەزت لێە هاتیمە باشترین شوێن ئەویش ئاری گەیمینگە هەم کۆمپیوتەرێک لە بۆ خۆم دەکڕم واتە بۆ خۆم بەکاری دێنم پیسێک و هەم دەمەوێت ئێوەش لەو گەشتە لەگەڵم بن چۆن پارچە هەڵدەبژێری بابەتەکان چییە و چۆن بڕیار دەدەی و سێتەپەکەت چۆن بی دیزاین چۆن بی هەر هەمووی لە سێ ڤیدیۆی زنجیرەیی ناوازە هەمووتان بۆشی دەکەمەوە بەڵام ڤیدیۆ یەکەم چییە هەڵبژاردننی پارچەکانە کە خۆشترین بابەتە تا کۆتایی بینەر بن. ئێستا هاتیمە ناو دوکانی یاری گەیمینجی خطوە بە خطوە هەنگاو بە هەنگاو پێتان دەڵێم پارچەکان چی هەڵی دەبژێری و بۆچی هەڵیان دەبژێری و پارچەکان ئەکید بن لەوەی جوانترین باشترین نایابترین تان پێ نیشان دەدەم و لە دوو بیڵدی جیاواز پێتان نیشان دەم و بێگەر لە داهاتوو ویستمان بیڵدەکەمان هێشتا ئەپگریدتر بکەین باشتر بکەین بە چاوی خۆتان ببینن و ئەکید من لەوەشتی زۆر جوانیان هەیە کە هاتێ ناو دوکانی یاری گەیمینجی کۆمپیوتەری دیست هەر پیسێکت ویست هەر پارچەکت ویست لە ناو جیهانی کۆمپیوتەر دیتە لە یەک کەس ئەویش کاک ئیبراهیمی خۆشەویستە ئەجا لێرە ناسناوی ئیبراهیمی گەوری پێ دەڵێن نازانم لەوە سەدە پرسیم ئەوەتێ هەر بەخۆی لێرێ سڵاو لێبێ خۆشەویست کوی ئەحواڵت تەندروستیت بەخێراتی ڤیدیۆی زۆر خۆشمان هەیە باشە زۆر لە مێژە حەزم دەکرد دروستی بکەم قەت ڤیدیۆم نەبووە لە سەرتاوە تا کۆتایی پارچەکانی پیسی هەڵبژێرین و پیسێکی جوان هەڵبژێرین و ببتە زنجیرە ڤیدیۆیەکەوە بینەران سوودی وەربگرن لە سفرەوە تا سەد هەتا گەیمینگ و داوڵندکردنی گەیم هەمووی لە خۆ دەگری ئینشاءڵڵا و زنجیرە ڤیدیۆیە بەڵام سەرەتا چمان دەوێت کاک ئیبراهیم پیسێکم دەوێت لە بۆ خۆم میت بەجت بێ بەڵام دەمێت هەندێک ئەفکاریشم بدێ لە بۆ داهاتوو نمونە پیسەکەی خۆم دەمە برایەکەم دەمە پیسێکی گەورەتر ڕاقیتر بیڵ بکەم کاتە تو هەر پارچەکەت پێ نیشاندام پارچەکەش پێ نیشان دەبڵێ ئەوەمان هەیە میت بەجت ئەوەشمان هەیە های لۆ مستەقبل ئەو کەسانەی حەزیان لێ های هەڵبژێرن ببینن و میتیش هەڵبژێرن هە ببینن بێگومان هەم پارچەکان ژاری گەیمینگ بەدەست هەمووی بەردەستە بەبێ هیچ شێشێک لۆ ئاریمان هەڵبژاردیە هۆکار چییە لەبەرەوەی هەر شتێکت دەوێت دەڵێ هەیە یعنی ئێستا مەسەن نامەکەی ئیبراهیم ئەومان هەیە دەرن دقە نییە هەیە دەبی هەشبی و هەشە و لە بیرش نەکەن ئەو کەسانەی ئافرەتن حەزیان لە جیهانی پیسیە کاک ئیبراهیم پێی گوتم گوتی پینکشمان هەیە لە بۆ من نابی بلاک بەس پینک حەزت لێ بوو هەیە پینک ئیدیشن لە سفری هەتا سەتی سێتەپ کامل بە دێکۆرێشنەوە هەمووی پەڵبێ ئۆکێ زۆر باشە پارچە پێتان نیشان دەم و کاک ئیبراهیم ماڕوون دەکاتەوە بۆچی ئەو پارچەیە بۆچی ئەو پارچە لەگەڵ پارچەیە باشە هەر هەمووی بە سادەیی بە دروستی تا کۆتایی بینەر بن ئێستا ئەوە کۆمپیوتەرەکەیە ئەو پارچەکانە دەبین سەمێزمان قەرەباڵغ کردیە کۆمەڵە شتێک تێدایە دەزانم تۆزێک ئاڵۆزە برێژیر سەبرژیر سەبری ڕات تێناگەم پێویستە پارچەکان لەشی کێوە ئەم پای سەرف دەکەم پارە زۆر نیە ئێستا بەڵام لەبیر نەکەم وەکوتم باسی دوو بیڵدی دەکەین دووشتی جیاواز دەکەین یەکەشیان دەکرێت یەکەچیان لە مستەقبل ئەو شتێ ئەمە داوام کرد و دەشزانێ ئیشی من چیە مەسەڵەن ئەم یوتیوبەرم مۆنتاژەکەم یاریەکەم جارجارە ستریمەکەم ڕیکۆرد دەکەم وتمە ئیبراهیمیش شلو بابەتانی لە مێشتە میت بەجت ست پێ باشە و بڵێکی زۆر جوان شو دروستکردنە بەڕاستی یعنی پیا ڕاستی برێ تەماشا دیزاینی کەم لۆسە مێزی زۆر جوانە بەتایبەتی کەسێک حەزی لە ستریمینگە حەزی لە لایڤە یان حەزی لە ڕیکۆردە حەزی لە ڤیدیۆ شت دەرسی پێم ئاویشی زۆر خاوێن و جوانی کردیا کیبڵ مانجمنتەکەشی ئەفی عەلێک ئیبراهیم گیان لۆمان شیکەوە ئەو کۆمپیوتەرە چی تێدایە کاکە پێشەچی وەکو پرۆسێسەر i5 14400 F-مان بەکارینەیە بۆ پێی کە دە کۆڕی هەیە 16 ترێدا تحملی ئیشی تو دەکات و وەکە کەسەکە لەوانەبی ڕۆژێک لە ڕۆژان ڕێندەرەی پێ بکەیان ئۆتە ئیشی مۆنتاژە کتەیەکە بڕە قورسە لەوەی هاوکاریت بکاتن وەروە پاشان وەکو کارتەکە GP وەکەی RTX 560 Ti 8 گیگابایتمان بەکارینەیە بە سەبەبی ئەوەی کە جی لە TI-یەکان لە کوالیتی 2K و 4K کوالیتێکی باشترت دەداتێ وەروەها لویە جیلی 50مان بەکارینە چووکە AI Enhanced Frames تێدایە کە هەم لە بۆ تو وەکو گەیمەرە کە هەم بۆ تو وەکو هەر کەسە کە ئیشی یوتیوبەری دەکات کۆنتنت کریتەرە زیاتر هاوکاری دەکات لۆ شتەکان بە جوانی ببینی پاشان ڕامەکان 32 گیگابایتی 3600 مێگاهرتزە DDR4 و مەدەربۆردێکی گونجاوی DDR4شمان بەکارینەیە وەروە 2 تێرابایتی هاردی SSDشمان بەکارینەیە لە بۆ ئەتو کەسێکی کە کۆنتنت دروست دەکەی پێویستە دایمە ستۆرێجی زیادە دەبی لۆی مەحتەلت نەکەین ئەو شتە جار نازدارەمان لە بۆ بولد کردی
ئیشاءالله شتێکی زۆر باش و ڕێکوپێکە دەستەکانت خۆش 2 تێرابایت SSD یعنی جێگی Call of Duty دەبتەوە 100 مشکلی نییە. 100% دەجار Call of Duty یەک لە مشکلەکانی Call of Duty ئەوەیە کاکە چەندە نزیکی نیو تێرابایتی دەبە هەم جارێ کاتە مشکلەمان نابی ڕێدێت نمونە قەبارەی گەورەیە GTA 6 بیدایەت نایە لۆ PC بەزەکە بێ ئەوش قەبارە گەورە جێ دەبتەوە جێ دەبتەوە دەکرێت ئۆکێ ئەوام پیسێکەیە ینی ئەو پارچەکانی ئەو کۆمپیوتەرەیە لێ وشەی پیسیش بەکاردێن کۆمپیوتەرش بەکاردێمە بێ و کەسانە ها تازە دێن حاڵی بن کە دەگوتمان PC مەقسەدمان نییە شتێک پیسە خیان خاوێنە خاوێنی PC مەقسەدمانەیە ئەو کۆمپیوتەرەکەیە پرسنەل کۆمپیوتەر ئەوە کورتکراوی پیسەکە ینی وشەکە هەیە ئۆکێ ئیبراهیم جان ئەوە کۆمپیوتەرەکەت باس کرد پارچەکان باس کرد بینە سەر شتم خۆشەکە ئەوەی کە زۆر خۆشە و بەردام دەستێ و دەیبینی و جێ پێ ئەویسە پارچەکانی کۆمپیوتەرەکەی ماوسە کیبۆردە هیدفۆنە ئایان مۆنیتەرەکە هەندشکە چاوەڕان باس دەکەن باسی دوو ماوسی نازدارم لەو کە ڕاقیم لەو کە یەکە چیان میت بەجت یەکیان های ئەند چم لە هەڵە بژێری تۆزێک دەستم گەورەیە بێگومان گەیمەر هەرا مۆنتاژ پێ لەو بینێ ماوسەکە دلی هەمووانی بەدەستی ناویش G502 هیرۆیە کە ماوسەکە 25600 DPI هەیە گەیمەرەکانی مەحتەل نەکردیە و هەروەها دیزاینەکەی کە پەنەڵەکی زیادی هەیە هەم لە بۆ ئیشی دیزاین هەم لە بۆ گەیمەرش لە کاتی سلایدکردن زۆر ماوسێکی خۆشە نە ئەبەد و زایدن ماوسە شەکە دەستت پڕ دەکاتن لێ پێویست ناکە زۆر ماندیبی لە کاتی ئیدیت و مۆنتاژدا ئەو وەکو ماوسەکە نرخەکەی گونجاوە لە بۆ کەیسەکی میت بەجت وەکو ئەوەی کە ئەمە هەڵمان بژاردە و ئەو پارچانێ دیکەش ئێستا ئەوە بەحسەشکەیە بە کاملی لە بۆ دەکات بینە سەر هێدفۆن چ لە خەیاڵە لە بۆ هێدفۆنەکان خۆ دەزانی ئاری گەیمینگ بۆی بەناوبانگە کە مەڵتی بڕاندە یعنی زیاتر لە 12 بڕاند هێدسێتم هەیە لە بەجیتەکە لە 20,000 دەست پێ دەکات هەتا بەجیتەکە بە 1,800,000 کۆتایی پێدێ بەڵام وەکو هێدسێتەکی باش و بەقوت کراکن VC X کە USB لە بۆ کەیسی شتێکی زۆر گونجاوە زۆر مڕیحە و هەروای مایکرۆفۆنەشی زۆر نازداری لەسەر دیزاینێکی جوانیشی هەیە و هەروها RGBشە ڕێزەر بۆی بەناوبانگە زۆرنی پارچەکانی RGB ئەویان RGBشە مۆدیلێکی زۆر پرفێکتە لە بۆ ئەو کەیسانەی کە بیت بەچیتن لەوەی گونجاوتر هەیە هەرزانتر هەیە باشتریش هەیە بەڵام هەموو کاتفکردلەوەی دەکەینەوە ئەتو ئێستا کەسێکی زۆر لەسەر کۆمپیوتەری دادەنشی کەواتە مین پوینت ئەوەی هێدسێتەکەت مڕحبی سەرت ئازیێت نەداتن لەوەی بتوانی کوشنەکانی گەورەبی کوشنەکانی گەورەیە و سەری ئەزیێت نەدا ئەوە دوو میمترین پوینتە لۆ کەسە کە زۆر کەیس بەکاردێنیتن ئەوە بەنسبەت هێدسێت یاڵا بینە سەر کیبۆردەکەمان کیبۆرد بەعام دوو جۆر کیبۆردمان هەیە ژمارەکانی لەگەڵە نمبەرپادی هەیە نیتی هەمووتم لەگەڵ نەبی لەبەرە ئیشم پێی نییە دەمەوێت سەمێزەکەشم پاکتر بی ئەتوە شتێکی باش نەمێشتیە ئۆکێ ئەوە ڕاڤاستار V75 لایتە کە ماگنەتیکە و سعرەکەشی زۆر مناسبە لۆ کیبۆردەکی ماگناتیک بۆ دیزاینە جوانی و بۆ مۆسفەتە بارزی کە هەیەی سوفتوێری خۆی هەیە بە 12 پرۆگرام دەکرێتن سوفتوێرەکەشی ئۆفلاینە تەمان لێ ڕۆژ بازەمات ئاگادار بن ئەوە سینی هەیە و ئەوروپی هەیە ئەوروپیەکە سوفتوێرەکەی لەگەڵ سینیەکە سوفتوێری لەگەڵ نییە با خەڵک ئاگادار بیتن ئەوە جیاوازەکەی کە لێرە بەستی بڕاند و کوالێتیە باشە سەبەبەکەی ئەوێ لێرانەدا ئەو کیبۆردم زۆر بە گونجاوزانی لە بۆ کەیسەکەیت و هەم لە ڕووی گەیمینگەوە کیبۆردەشی زۆر خۆش و سەریعەت کە سویچەکەی ماگنەتیکە ینی نە ئۆپتیکەڵە نەمیکاریکاڵە ماگنەتیک سویچەشی زۆر خێرایە و هەروەها لە بۆ مۆنتاژی سەڵتەشی زۆر نەرم و خۆشی هەیە لەو کاتێککە ئیش دەکەیت ئاجت ناکە ئەبد لە هەموو شێوە کە وتری مۆدیشە وایرە وایرلێسە بلوتوزشە یعنی بە هیچ شێوەیە لەگەوەی مەحتەل نابی و پاتریەشی زۆر بە قۆتشی لەسرە ئۆکێ ئەوەش کیبۆردیشمان هەڵبژار ئەوجا بێمە لای هەمان شت بەڵام های ئێند یعنی های ئەندە هایەند واتە ئەتو پارەژاتر لە بەردەستە بڵەکەی خۆ توێ گەورەتر بکەیت بەقوەتر بکەیت بەهێزتر بکەیت ئیشی زیاتری پێ بکرێ فۆرکەی بی توزانەما فۆرکە گەیمینگ تۆزەک هێز و توانای زیاتری دەوێت بەڵام نرخیان گرانترە بەڵام لەگەڵ هەمان کات مەمانای ئەوە نییە میت بەجێتەکە خراپە ئەوە باشە نەخێر سیارە هەیە بە دەفتەرەکی سیارە شێ دوو دەفتەری هەردووشی هەمانیشی دەکەم بەڵام دوو دەفتەرەکە لۆ گرانترە یان چارەفتەرەکە لۆ گرانترە مواصفاتی زیاترە مەسەلەکە مواصفاتە نەک باشی خراپێ ئۆکەی بینە سەر های ئێندەکان ماوس کیبۆرد و هێدسێت چت هەیە های ئیندەکان ئەمە سەرەتا فکرەی وەگرن کە ئەمە دەمەوێت هێدسێتێکی بەکاربینم بۆ سعرەی ماوسێک بۆ سعری کیبۆردێک بۆ سعرەی کەواتە پێویستە شتەکەم هەبێتە ئیسفادەی وانە ببینم لێرە دەگەڕینەوە سەر کەیسەکەمە کەیسەکەمە کە پێویستە
بەلایانی کەم RTX لەسە بێتن کە لە 4K زۆر بەقۆتە و گیگابایتی RTXەکەمان زۆر بیتن GPU میمۆری پێ دەڵێن بۆ ئەوە دەتوانیت جیلی 50 Ti و بەرەو سەرەوە کە پاشان 50 دێ 50 دێ بە هەمان شێوە جیلی چلیش 90مانەیە 70 Ti مانەیە ئەوانان لە 4K کوالیتێکی بەرزتریان هەیە و هەروەها پرۆسسەرەکەمان دەبی ئەپگرێدکەین ڕامەکەمان ئەپگرێدکەین هاردەکەش بە هەمان شێوە ئەپگرێدکەین لەوەی کە ئۆڤەرئۆلی کەیسەکە کوالیتی برند بووە پێرفۆرمانسی زیاترە هێزی زیاترە فلو حالەتی تو پێویست بۆ پارچانەیە هەتا ئەو هێزی بەچاو ببینی لە گەمەکردن هەستی پێ بکەیت هێدسێتەکی وەکو ستیل سیریس ئارتیک نۆڤا پرۆی وایرلس کە بۆ پارساڵ و ئەو ساڵیش لەگەڵ منافسەکەی کە ئاسرۆ A50X هەر لە بازار بە بریندیمانەوە هێدسێتەکی زۆر پێرفەکتە بەڕاستی لە مواصفات باسی کەم نیو ساعت کەش خلاص نابم هێدسێتەکی ئەوەندە بەرزە کیبۆردەکەشمان بە هەر شێوە گرافاستار مێرکوری K1 Pro کە تاکەشتەک لەو کیبۆردەی زۆر لە هەموو شتێکە جیا دەکاتەوە لەیتنسیەکەیتی کە پێکاتێ لە 0.005 داد نەگرتی داگیرێ ئەو هایشە یعنی مستی لە مێزی بدا سوچەکانی ئیش دەکات ئەوەندە کیبۆردەکی سەریعە زیاتر گەیمەرە پرۆیەکان هەست بەوەی دەکەن کە ئەوە چی فەرقە لەگەڵ هەلکی بۆردەچکە بە هەمان شێوە ماوسەکەشی کە ماوسەکەشی بەڕاستی دیزاینەکەی وەکو ئەوەی وایە شتەکە لە فەزای هاتە خوارە کە تەسەعاردی و لە ناو ئاریگەمی جهاتنەوە باشە یعنی بەجددی دیزاینەکی هەیە کە تایبەتە لە هەموو شتێکە جودای دەکاتەوە هەر وەزن و هەموو شتێکشی و ماسپاتیشی کەمترینی 30,000 DPI ماوسەکی ئەوەندە بەقۆتە یعنی کارەساتە لە قۆت و سورعەتدا ئەو بەنسبەت هایئەکەمان ئەوەی مستقبل ئینشاءالله ئەوە دا براکچەکەت ئەو بە قسمەتی خۆت بیت یاڵڵا براکچەکەم گوت تەشا ڤیدیۆی دەکا پێشتر دوسێ دەڕبی لێدایمە شاشەی بردیمە کۆمپیوتەر بردیمە کی دەوە ژەر وا دەبی سو هیوادارم خوای گەورە بەنسیبمان بکە ئێستا نۆرێتیە هەڵبژاردننی مۆنیتەرە مۆنیتەرێکی مید بەجت 1080 توکەی وان پێوتی وتم شتێکی وامان دەوێت هەرزی باشبی وتە شتێکی زۆر باش مێمێشیە لۆ ئەوە هەڵبژارد ئۆکەی لەبەر ئەوەی پێشەکی مۆنیتەرەکە ماسفاتەکەی چیە شاشە 27 کە ستاندەردە هەم لە بۆ گەیمینگ و هەم لە بۆ ئیشی مۆنتاژیش پاشان کوالیتیەکەمان QHD کە 2K ڕێزولوشنەکەی ئەو 2K هەم لە گەمە ستۆریەکان زۆر خۆشە بە پێشخۆت بە 2K ببینی یاخود بە 4K بە هەماشەوە بەڵام ئەمە لە بۆ ئەو کەیسی لۆ 2Kمان بەکارینە چکە RTXەکەمان لە بیرتە 56 Ti ماندانە کە گوتمان ئەوانە AI Enhanced Frame تێدا لە کوالیتی 2K 4K 120 لە بۆ سی پێرفۆرمەنسی زیاتر دەداتێ باشە کەواتە جیلی 56 Ti لەگەڵ 56 ئاسایی هەر هەموو جیلەکانیش وەکو هێز هیچ هێزێکیان فەرق نییە بەڵام جیلە Tiەکان کوالیتێکی زیاترت لە 2K و 4K پێدەبەخشێت یعنی Tiەکە مە بەسمانەوەی کە شاشەکەمان 2K لێ باشترە شاشەکەمان 2K ئیسفادە لە کارتەکەی دەکەین لێ ئەو شاشەی بەکاردەینم شاشەی 2K ماندانە و هێرتزەکەشی 200 هێرتزە دەنم تو کاکە بخۆت حەز لە باتلفیلد یا حەز لە FPS زۆرە تەبیتن لێ 200 هێرتزەشی زۆر مناسب 200 ڕسمی دەبینین لێکترکە یعنی لەوەی زیاتر چبیتن چاود نبین هەروە MS-ەکەی کە زۆر شەرتە 0.5 MS کەواتە ئەو لیتنسی لە بینی شاشەکە و کەیسەکەمان هەیە ئەو ریفرێژێتی کە ڕوو دەداتن 0.5 چرکەیە کەواتە شتێکی زۆر سەریعە و هەروە دایمە زۆر خۆشە مۆنیتەر حڕبی ستاندەکەی ڕۆتێت بیتن ئەو شتە لە کەم مۆنیتەری هەیە بەسەراحەت بەزێسە زۆرین شەریکەکان تەرکیزیان لەسەوەی کردێ کە ڕۆتێتی زیاد دەکەن لە ناو مۆنیتەرەکەیان لەوەی ئەتوو لە خۆت حڕبی بە هەر لایەکیدا کە دەیسوڕێنی ئەوە مۆنیتەرەکە نرخەکی زۆر گونجاویشەیە یعنی لە ئاستی کەیسەکەیە زۆر باشە ئەوە مۆنیتەرەکەیە بەش پاکێجینگەکەیە ئەو جارە مۆنیتەرەکەم پێ بڵێ های ئەند بی بۆ کەسانەی کە دەیانەوەی هەم ماسفاتی بەرزتر هەم کواڵەتێکی بەرزتر بگومان پارە جات دەدەن بەڵام ئەو پارێزاتدن لەبەر خاتری چیە شتێک چ لە خێڵە لەبەر خاتری ئەوەیە کە لە ئاری گەیمینگ ئێستا مۆنیتەری 4K OLED بەردەستە و بەهێرتزی زۆریش هەموو کات مۆنیتەر کێشەی چییە ئەگەر کوالیتی بەرزبی هێرتزی کەمە ئەگە هێرتزی زۆربی کوالیتەکەی کەم دەبێتەوە ئەوە ستاندەردی مۆنیتەر وایە بەڵام ئێستا لە ئاری گەیمینگ هەندە مۆنیتەر بەردەستە کە 4K OLED 240 هێرتزە کەواتە ئەتوو لە هیچ شتێکت نەقز نیە ڕاستە مۆنیتەرەکە سعری لاوانەوی چار قاتی ئەوەی بیتن بەس بە هەمان شێوە ئاماژەت پێدا پارەی زیاتر لۆچ سرف دەکەی لە ماسفاتێکی بەرزتر ببینیتن و هەروە ئەو بەس لە بۆ کەیسە های ئیندەکان دەبیتن و زائیدەنیش لێرانە وەکو ئاری گەیمینگ مۆدیلی کەش دێتن
مونيتر بردەست دەبیتن هەتا 600 هەتا 800 هرتزیس یعنی شتیوا بەردەست دەبیتن کە بەتایبەت یەکەم زارە دێتعرق يعني تسا يعني ئاگاتان لە سوشال میدیا ئاری گەیمینگ بی يعني چ يعني ئاگاتان لە ئینستاگرام بی ئاگاتان لە چ بی لە وێبسایتی ئاری گەیمینگ بی هەستان شتە چیان زۆر باساندێنا وێبسایتی ئاری گەیمینگ هەموو پارچەکان هەموو ئەکسسریەکان هەموو شتەکان لێرە هەیە هەم نرخیان دەبینی واتە دەزانی بای چەندێکە دەیکڕی و هەم گەیاندیشان هەیە بۆم شاوشکان لێدەمی کوردستان ینی زۆر باسانی ئەتو دەتوانین بەبێ ئەوەی لۆجستیچیان مادی بی دەتوانین هەموو شتەکان بەدەست بینێ زۆر دڵخۆشم بێگومان کە هاتی ماری گەیمینگی یەکەم جارە پیسی لێرە بڵەکەم هەست دەکەم میشەکەی زۆر ئاسانترە لۆ لەبەرەوەی کەسێکی وەکو کاگیبرایمیە کە شتەکان شارەزایە دەزانیتی لە بۆم باشە یان شتی زیادە پێ نافرۆشی ئەو شتێ لە بۆ تو باشە ئەوەیە و ئەگەر حەز دەکەی هایدی بەرزیکەوە ئەو مواصفاتان و ئەو شتانە شتێ واتە ئیجبارم ناکە پێم دەڵێ ئەو لە تو باشە زیاترنە کەمترنە پرفکتە بێگومان وەکوتم دوو ڤیدیۆ دیکە دەمینێ دوو ڤیدیۆەکەی دیکەیکە چیان گەیمینگە شێوازی دانانی پرۆگرام شتەکان ڤیدیۆشی دیکەش داڵۆنکردنی گەیمەکان لە ستۆرەکان ئەوانەتان هەم پێ ئاشنا دەکەم انشاءالله ڤیدیۆش زۆر جوان و درێژتر و باشتریش دەبێت بەڵام ئێستا یەک شتمان ماوە خۆی دوو شت ماوە ئەوش سێتەپەکەیە مێزەکەی هەڵبژێرین وەرە کورسی گەیمینگ هەرچەندە من کورسیەکەم هەیە لە ماڵەوە بەڵام هەر پێتامشان دەم ئاری گەیمینگ چەند کورسێکی نوێی هەیە بابچینە قاتی سەرەوە هاتینە سەرێ لەسەرێ چ هەیە مێز کورسی کورسەکەی ئاریم هەیە بەڵام کورسێکی نوێشیانە بۆ هاتیە کە زۆر سەنجڕات شەما پێتان نیشاندەم کورسی جامانە ستایلێکی جوان کوردەواری لە هەمان کات بە گەیمینگ نەخشەکەی زۆر بە جوانی بە فول دیتێلەوە وردەکاریەوە شتێکی زۆر 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 جوانە چەند ڕەنگە چی هەیە بێگومان ئەو ڕەنگە سپێکەیتی یان سڵڤەرەکە کوت حەز لێیە کوشنەکانی موناتی سە واو تازەوەی بزانم ئەوە زۆر مینیمە ئەپدەیت دوێ کەیفم باری دێ دا حەزشتی ئەپدەیتە زۆر زۆر باشە لەولاش دوشتی هەیە بزانم چییە زایم نۆچیە ئەوە دانیشی هەز دەکەی پشت دێشی ها ئێرە دێشی گچکەی کرایت و ئەوەی داگری دێتە پێش هابینن زۆر بە ڤیدیۆ دیار نییە بەڵام بەخۆ کە دانیشەست پێکەی فقرە پشتەوە گریان پیرژن عارتندرن پشتن دێشی ئەت پیرژنی ئەکیت گەنجی شارقە تووشێ وەز نابێ بە زۆر دانیشە کۆمپیوتەریان 6 ساعت 7 ساعت لەخۆ گەمانەکەی لێ ئەوە زۆر نازدار دەبێ ئۆکەی بابێ مەسەر چ مێز گوتمان مێزمان دەوێ مێزەکی کوم دەوێ حەزم مێزەکی پام بوو گوتمە ئیبراهیم مێزەکمە ببینەوە پام بی جێم بتۆ بڕێک زەبەلا خۆشتانەمە بێگومان مۆنۆپۆلی کوردستان لەبیر نەکەن شار ڕۆژێک دێ کوردە بتە پایرێت چەتەی خراپ نا چەتەی باش نەرێم گوتی چەتەی خراپ ڕکلامشتی خراپ ناکەم چەتەی باش بەس زۆر جوانە ئۆکەی ئیبراهیم جان ئەچ هاتیە سەرێ یاڵا باباسی مێزی بکەین گوتت مێزەکەم لە خەیاڵە لە بۆ تو هەم جوانە کەیس تەرتیبات شت چ لە خەیاڵە ئۆکەی وەکو مێز لێرە زیاتر لە 25 مێزی زیادمان هەیە بەجیتەکان هەروەتر بەجیتی ئاساییمان هەیە شتی هایدرۆلیکەکە بەتایبەت های بەجیتەکان ئەوان کە هایدرۆلیکە بە کارەبای برند و نیوی دەبی بەس کەسێک کە وچیت و کۆنتنت کریتەرە باشە پێویستی بۆیە کە مەساحی هەبی لەسەر مێزەکەی زیاتر تەحەڕوکاتن شتی زیاد لەسەر مێزی دانێتن لێ ئەو مێزێک کە هەرمان بژارد بابچینە پشتەوە بڕۆ زیرۆ گرافیتیە کە هەر ناوەکەی لۆ خۆی ڕۆکەکە ئەیجی زیرۆ گرافیتی یعنی چ کە حرف ئێڵە ئۆکەی دەستە چەپ و ڕاستی هەیە ڕەنجی ڕەش و سپیشی هەیە 140 سانتیم و 160 هەیە باشە حەزمەکان بەدەست بزانە ئەوەیە جیاوازی ئاری گەیمینگ لە یەک مۆدیلی مێز چەند مۆدیلێکی مشتەق کردەوە لۆی حەسب پێداویسیت و دانیشی لە نمونەت و کەسێکی کە حەزت لێ کەیسەکەت لە دەستە ڕاستبی دەینێ دەستە ڕاست حەزت لێ لە دەستە چەپبی دەیبێت دەگۆڕدرێ بە کەیف خۆت لێ لۆ تو ئۆم هەڵبژار لەوەیە تو کە کەسێکی دایمە ڕێکۆردی خۆت دەکەی ئەوها جوانە کە کەیسەکەت لە تەنیشتیت بیتن باشە لەوەی ئەو کەسێکە تەمشاد دەکە هەم کەیسەکەتی لێ دیاربی هەم ئەتوشی لێ دیاربی جوانی ژۆرەکەت ببینی وەڕەوە بالمقابل مەساحەکی گەورە و درێژت دەبیتن کە دەتوانی حتا دوو مۆنیتەر و کەیسەکەشی لەسەر جێگەیەوە کەواتە تو پێویست بۆی نەکە هەر جارێ فکرەشی نوێت لۆ بێ بچی مێزت بگۆڕی بچی کورسیت بگۆڕی بچی ئەوەی بگۆڕی نا ئەمە لێرە لێیە شتێکی گونجاوت دەدەینێ لەوەی حتا ئەتۆ فکرت لە گۆڕانکاریش کردەوە شتەکەی ئەتو دەتەوێت مەجاری تێدا مەجاری تێدا تووشی مەسروفیت کرد نەکەینەوە
اوكي ئەوە مێزەکەیە وتمان ڕەنجی سپیمانێ ڕەنج ڕەشمانەیە بەڵێ 100 سانتیم 106 سانتیمانەیە چەپ و ڕاستیش دەستانی ئەوەیە ئەو پارچەیە بەڵێ بکەتە ئەو بەری کەتە ئەو بەری بە کەیفی خۆتە کوت دەوێ دەتان ڕێکی بێخی و مێزەکە تانی یەک شاشە دوو شاشە بە کەیفی خۆش لێداینێ دیزاینەکەشی سلیک و سادەیە زۆر سادەیە دەتوانانی بە ئارۆزی خۆ مەسەرەن شتی زیاد دەستانی پێوە دیار نابی زۆر شۆژ نابی زۆر قەربارغ نابی شوێنی دوو جێ کەیبڵیشی هەیە دەتوانی لە هەردوو لا بکەی خۆت کێبەر ڕاکێشی کێشت نابی پێشم وایە جوڵە و تەرتیبات نابی ئینشاءڵڵا حەسەب زۆر مەزبوط پێکانی زۆر مەزبوط دیارە ئۆکەی ئەوەش مێزەکە بەڵام شتێکتان پێ نیشاندەم کەم بەخۆم بەکاری دێنم نزیکەی ساڵ و نیو 2 ساڵ دەبی زۆر لێ مرتاحم زان چیە ئەو کورسیەی کە ماوەی زۆرە بەکاری دێنە بۆ بێگومان ڤیددیوەکەشتان بینی خۆم لە ماڵەوە پارچەکانم بەستی و ڤیددیۆ زۆر زوانش بوو زۆرشم پێ خۆش بکە ڤیددیوەکەم دروستکەم زاوم لە ژیانم شتێکی بە مەزبوطی بەستم کابراایەکەم بەزام کیبۆرد داگرم نازانم شتی بەکار بینیم ئۆکەی میهیم ئەوە کورسیەکە لەسەر دانیشتیمە کورسیەکی لەگزژریە نزیکەی ساڵ دو ساڵە بەکاری دێنم زۆر لێ مرتاحم خۆتانزان ئەمن لە داوامی خۆشم بەردامەسە کورسیا دەنیشم بەڵام هەتا ئێستا کورسی وا نازدارم بەکار نهینێ بەڕاستی نەپشتم دێشی نەلاقم دێشی نەئیزعاز دەبم و نە حەزش دەکەم هەستمەوە بەڕاستی لۆ کوشنەکانی زۆر نازارە سەیری کوشنەکانی کەن زۆر پتە و جوان خۆش نەرم ستایلەکەشم زۆر پێ ئەمە ئەو ڕەنگەمینەیە پێکمان ڕەنجکەشانێ بەڵام ئەو ڕەنگەم زۆر پێ جوان بوو ئاریش وەیگەوەتی ئەو ڕەنگە لەوە زۆر جوانە لە بۆ ستایلی یوتیوبی جوانە کەلەری تێدایە زۆر مات نییە زۆر مردی نییە تۆ ئەکی دگوتی تۆ مشتێکی خۆڕەشە هەڕەشە لەبژێری بەڵام ئەو کورسیە ئەنی وەکو ریڤیوەک پێتان بڵێم ڕەکەمەندی دەکەم پێشنیار دەکەم ئەگەر حەز دێ کورسێکی خۆش لەگزژری هەبی یەکە لە باشنە کورسیانێت تا ئێستا ئەمن بەکارم هیناوی ئێستا حالیان بە کلەری جیاواشەوە لاری کەیمینگ هەر بەردەست بژی کوردستان بژی ڕۆژاوە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوە هەر هەم پێکەوە یەک وڵات بێ بەسەر کۆتایی ڤیددیوەکە پارچەکانتان بینی کورسەکەتان بینی کەیسەکەتان بینی ماسوکی بۆرتان بینی معلوماتێکی یەکجار زۆرم پێدان لەسەرەوەی کو پارچەی دەکڕی ئەوە ڤیددیو یەکەم بوو بێگومان ڤیددیو دووەم مایە ڤیددیوی سێمیش مایەوە یەک زنجیرە ڤیددیوەیە هەر هەمووشتان بە جوانترین شێوە وەکۆی چۆن ڕوونمان کردەوە ڕۆ لە بۆتان ڕوونەکەمەوە هیوادارم سەری هەم پارتەکان بکەم بەڵام یەک پێیانمان مایە لەلایەن کاک ئیبراهیمەوە بۆەوەی کۆتایی بە ڤیددیوەکە بینین ئیبراهیم جیان قسێکم هەیە لە کۆتایی دەمێ بیڵێم بە بیرخەرچی بینمەوە لە بۆوانە پەیامەکە چ بوو پەیامەکە ئەوەیە ئێستا لە بازاری کوردستان و هەموو شوێنێک هەموو خەرک تەرکیز لەسەر سعری کەیسە کە بەس دەڵێ کەیسەکە لە چێن دەرێت $10 هەرزانترە $5 هەرزانترە بەڵام لە بیری نییە کە لەگەڵ کەیسەکە یەک کۆمەڵ ئەشیاتکەی پێویستە کە پێویستە ئەوان بڕان بن کە پێویستە شتێکی باش بی و لە سعریشدا هەرزان بی زۆرینی جێیەکان سعری کەیسەکەی هەرزان دادەنێتن بەڵام بەخۆشی هەز ناکە کە لە پارچەکانی تر دقاتی ئۆمێزە تۆ لێ هیوادارم زۆر ئاگاداری ئەو پۆینتەی بن نەکەونە ئەو هەڵەیەوە ئەگەر کیسەکە دویست هەر شتێکە دویست وەکو پارچە باشترین شوێن بگومان ئاری گەیمینگە چاوەڕوانی پارتی دوو بن